حەز ئەکەن ببنە یوتیوبەرێکی سەرکەوتوو، مامۆستایەکی سەرکەوتوو، وەرگێڕێکی سەرکەوتوو، ئیدیتەرێکی سەرکەوتوو، پزیشکێکی سەرکەوتوو، نووسەرێکی سەرکەوتوو. اینجا سڵاتان لەبێ خوێندکاران، هیوادارم زۆر باش بن. بۆڵامی پرسیارەکەمان بێگومان هەمومان حەزەکەین ببینە کەسانێکی سەرکەوتوو، بەڵام ئێمە تەنها پێویستمان بەچی هەیە؟ پێویستمان بە کەسێک هەیە کە ڕێگەکەمان پیشان با. منیش ئەمڕۆ لێرە یوتیوبەرێکم بۆ هێناون کە خوێندکارێکی عەزیزمانە، ئامۆژگاریتانەکات چۆن ببنە کەسێکی سەرکەوتوو و دواتر خۆتان ئەو بواری کە ئەتانەوێت هەڵیبژێرن دیاری بکەن، ئەتانەوێت لە چ بوارێکا سەرکەوتوو بن، بۆی کە جێپەنجەتان دیار بێت لە کۆمەڵگایە. هەمومان وەکو مرۆڤ لەسەر زەویە ئەرکێکمان هەیە، ئەرکەکی تۆ چییە؟ چۆن جێبەجێیەکی چیەکێکی دەستپێیەکەی؟ بۆیە پێم وایە ئەوەی کە خوێندکار بێ یا خوێندکار نەبێ زۆر ئیسفادە لەم ڤیدیۆ ئەکا کاکەمێکی تر دای ئەنین. بۆیە بچن سەبسکرایبێکیم هەنی ڤڵۆگ بکەن کە لە کۆمنتیشە و لە دیسکریپشنیشە لینکی کەناڵەکەتان بۆ دائەنێم تا کۆتایی ڤیدیۆکەی بینەر بوون و لە کۆمنتیشە پێمان بڵێن ئەو بوارە چیە کە تۆ ئەتەوێت سەرکەوتوو بیتیایە لە ئێستا و دەست پێ بکەیت، چاوەڕێی گەورەبوون نەکەیت. ئێوەش دەتوانن ڤیدیۆکانتان بنێرن بۆ تەلەگرامی مۆمۆ بڵاوی بکەینەوە با دەست پێ بکەین. سڵاوتان لەبێت هاوڕانی خۆشەویست، بەخێر بێنەوە بۆ ڤڵۆگێکی نوێ. ئەم ڤڵۆگەمان تایبەتە بۆ چەناڵی مۆم. لەم ڤیدیۆدا باس لەوە دەکەین چۆن ببین بە کەسێکی سەرکەوتوو ژیانێکی نوێ دروست بکەین. پێشەکی بۆچی پێویستمان بە گۆڕانە؟ زۆربەمان لە قۆناغێکی ژیاندا هەست دەکەین لەناو بازنێکی داخراودا دەخولێنەوە. هەمان درۆتین، هەمان کێشە و هەمان بێتاقەتی، واتە هەموو ڕۆژەکانت وەکو یەکە. ڕۆژێک هەڵناسی بە پەرۆشیەوە بیکە کارێکی نوێ دەکەیت. پرسیارە ڕاستەقینەکەمان ئەوەیە: ئایا تۆ بەڕاستی دەتەوێت بگۆڕیت یان تەنها دەتەوێت بارودۆخەکە باشتر بێت؟ گۆڕانکاری پێویستی بە قوربانیدانە، پێویستی بەوەیە ئەو کەسی ئێستای خۆت بکوژی بۆ ئەوەی ئەو کەسە لەدایک ببێت کە خەونی پێوە دەبینیت. قۆناغی یەکەم: یاسای بۆشایی. بۆ ئەوەی شتێکی نوێ بێتە ناو ژیانت دەبێت سەرەتا شوێنی بۆ بکەیتەوە، ئەمە پێی دەوترێت یاسای بۆشایی. پاکردنەوەی ژینگە: ژوورەکەت و مۆبایلەکەت و دەوروبەرت ڕێک بخەوە. ژینگەی ئاڵۆز مێشکیش ئاڵۆز دەکات. قۆناغی دووەم: چیرۆکی کونەبۆریەکە. ئەم چیرۆکە بۆ گەیاندنی وانەیە. پیاوێک هەبوو ڕۆژانە سەیری دیوارێکی دەکرد کە کونێکی بچووکی تێدا بوو. هەموو ڕۆژێک دەیوت خۆزگە ئەم کۆنە نەمایە. ساڵانێکی زۆر تێپەڕی، تەنها خەریکی خۆزگە خواستن بوو. بەڵام ڕۆژێک بڕیاریدا تەنها یەک تۆستیمەتۆ بێنێت و کونەکەی پێپڕکاتەوە. تەنها 5 خولەکی پێچوو. وانەکەمان ئەوەیە: زۆر جارە شتانی ساڵانێکە بێزارمان دەکەن تەنها پێویستیان بە بڕیارێکی 5 خولەکیە بۆ دەستپێکردن. قۆناغی سێیەم: نەخشەی 9 ڕۆژ. سەرکەوتن بە ڕۆژێک نایە، وەرە پێکەوە پلانێکی ناوڕۆژ دابنین. 30 ڕۆژی یەکەم بەرگری: مێشکت دەیەوێت بگەڕێتەوە بۆ تەمبەڵی، لێرەدا تەنها بەردەوامی گرنگە نەک وازێنان. 30 ڕۆژی دووەم: دەستکە بە خوێندنەوە، ڕۆژانە 10 لاپەڕە پەرتووکێ شتێک بخوێنەوە. 30 ڕۆژی کۆتایی ئەنجام: لێرەدا هەست بە گۆڕانکاری دەکەین لە دەروون و جەستەتماندا. قۆناغی چوارەم: مەمەڵە لەگەڵ تەمەڵی. تەمەڵی دوژمنی سەرەکی تۆیە. کاتێ هەستت کرد تەمەڵیت، یاسای 5 چرکە بەکاربێنە: 5 4 3 2 1 و هەستە سەر ئەو کارەی کە دەتویست بیکەیت. ئاسایی ترین نمونەمان نوێشکردنە. تۆ بۆ نمونە ئەتەوێت بڕۆی نوێشکۆی بانگی یاوە، مێشکت دەڵێ مەڕۆ کەمێکی دیکە، ڕێگە مەدە مێشکە قسە بۆ بکات و پەشیمان نکاتەوە. ئەو یاسایە بەکاربێنە و یەکسەر بڕۆ. قۆناغی پێنجەم: سایکلۆژیای شکست و ترس لە گۆڕان. زۆربەتان دەست پێ دەکەن، بەڵام 2 هەفتەیەک دەوەستن. بۆچی؟ چونکە مێشکی مرۆڤ وا دروست کراوە کە حەزی لە ئارامی بێت، نەک پێشکەوتن یاخود ترس لە قسەی خەڵک. باس لەوە بکە کاتێک دەست دەکەی بۆ گۆڕانکاری، خەڵکی دەوروبەریت گاڵتەڵ پێ دەکەن یان دەڵێن خۆتت لێگۆڕاوە، و تۆش لە ئەنجامدا لە وەڵامدا پێیان بڵێ ئەمە نیشانەی ئەوەیە من لە تۆ جیاواز بوومەوە. شکستی کاتی: ئەگەر ڕۆژێک پلانەکەت تێکچوو مانای ئەوە نییە تۆ شکست دێنەوە. وەک ئەوە بێنە پێش چاوت تای ئۆتۆمبیلەکەت پەنچەر بووە، ئایا دەچی هەر سێ تایەکەی تریش کون بکەیت؟ نەخێر، تەنها ئەو تایە چاکەکەیتەوە و بەردەوام دەبێت لە ڕۆشتن. قۆناغی شەشەم: زەحمەتی تاقیکردنەوەکان یان زەحمەتی شکست. زۆربەتان دەڵێن خوێندن قورسە. بەڵێ ڕەنگەوا بێت، بەڵام دەزانیت چی لەوە قورسترە؟ ئەوەی کە گەورە بیت و هیچ کارامەیەک و پیشەیەکت نەبێت. بۆ مێشکتی ڕوون کەرەوە کە تاقیکردنەوەی ئێستا بۆی دەخوێنیت تەنها بۆ مدنێبرەکان نییە، بەڵکو بۆ ئەوەیە مێشکت فێری کارکردن لەژێر فشاردا بکەیت. کەسی سەرکەوتوو ئەو کەسەیە لەناو ناڕەحەتیدا ڕێگەیەک دەدۆزێتەوە. قۆناغی حەوتەم: خۆی نووسین. هەموو شەوێک پێش خەوتن تەنها 3 خولەک تەنخام بکە، 3 شت بنووسە کە ئەمڕۆ تیایە سەرکەوتوو بی، تەنانەت ئەگەر شتی زۆر بچووکیش بن. و هەروەها پێشەوەی بخەویت 3 شت بنووسە کە بەیانی دەبێت ئەنجامی بدەیت،
ئەمە وات لێ دەکات بەیانی بە ئامانجێکی ڕوونەوە هەڵسی نەک بە لێ شێواوی. قۆناغی هەشتم خاوێنی و ڕێکپۆشی. تەنانەت ئەگەر لە ماڵەوە شتیت جلی جوان بپۆشە خۆت ڕێک بخە، ئەمە متمانەت بە خۆت زیاد دەکات. بێدەنگی لە کاتی پلاندانان. هەموو پلانەکانت بۆ هاوڕێکان و دەوروبەرت باس مەکە. ڕێگە بدە سەرکەوتنەکانت تەک بدەنەوە نەک و قسەکانت. خوێندنەوەی ژیاننامە سەرکەوتووەکان. چیرۆکی ئەو کەسانە بخوێنەرەوە کە لە ناو ڕاحەتیدا گەشتوونەتە لووتکە. کۆتایی. بڕیاری کۆتایی ئەم ڤیدیۆی لێرە تەواو دەبێت، بەڵام ژیانی تۆ لێرەوە دەست پێ دەکات. دەتوانیت ڤیدیۆیەکی تر ببینیت و بخەویت، یان دەتوانیت هەر ئێستا کاکازێک ببێنیت و یەکەم هەنگاوت بنووسی. هەڵبژارنەکەمت بۆ تۆیە. ئەگەر دەتەوێت ساڵی داهاتوو لەم شوێنە نەبیت کە ئێستا لێیەتی، دەبێت کارێک بکەیت کە تا ئێستا نەتکردووە. ڤیدیۆکەمان لێرە کۆتایی هات. هیوادارم بە دڵتان بوو بێت سوودێکم پێیان دبن. لایک و سەبسکرایبی هەردوو چەناڵی مۆم و کیم هەنی ڤڵۆگ کە چەناڵی تایبەتی خۆمە بەبێتان نەچێت خواتان لەگەڵ بێت.